سەربازی ون چیرۆکی خۆبەخشی و دڵسۆزی چەند پزیشکێک دەگەڕێتەوە کە خۆبەخشانەوە بە خۆڕایی خزمەتگوزاری تەندروستی پێشکەش دەکەن بوونەتە هیوای ئەو مرۆڤانەی تووشی ئازار دەبن و ژانی زامەکانیان بەرەوکی گرتوون ئەو مرۆڤانە چارەسەریان دەکەن. ئێمە کۆمەڵی گەنجین تەخەروجمان کردووە تر ئەنەرژی خۆمان بەکارهێنین ئەو زانستەی کە وەرمان گرتووە لە قوتابخانە و لە زانکۆ بەکارهێنین بۆ یارمەتی هاوڵاتیانی کوردستان لەم سەنتەری شۆڕشی دان ئیشەکەین و لە خەستەخانەکانی تریش ئیشەکەین بە ئەنەرژی خۆمان و زانستی خۆمان. ئەو خۆبەخشانە پزیشکن، کوڕان و کچان هاوکاری نەخۆشیان چارەسەری دانیانەکەن لە ئازاریان ئەگە ئازاریان هەبێ ئازارەکە لابن جوانکاری هەبێ دانێکانیان جوانەکەن لەبەر نەخۆشەکان دڵیان خۆش بێت و ئازارێکشان نەمێنێ و سراحەت بن. ئێرە نەخۆشخانەی شۆڕشە بۆ ددان لە شاری سلێمانی. لەو شارە ژمارێک خۆبەخش بوونەتە جێگەی دڵخۆشی خەڵکو و دام و دەستگا تەندروستیەکان. بۆیە بەرنامەی سەربازی ون لە ئاڵلقەی ئەم جارەدا باز لە چیرۆکیەوە خۆبەخشانە دەکات کە لە شاری سلێمانی بێ بەرامبەر بڕیاریان داوە نەخۆش چارەسەر بکەن. نەخۆشەکە کە یەکەم شت ئێمەی خۆبەخشان بەشان لەگەڵ مقیمەکان و سنیێرەکان لە ژووری دایگنۆسیس فەحسێکی یەکەین بزانین ئایا ئەو دانە پڕکردنەوەی پێویستە هەڵی پێشێت یان بە عام پێویستی بە پاکردنەوەیە کلسی بۆ لابین. ئیتر کەی فەحسەکەی بۆکەین ئەینەرین بۆ ئەو ژوورە لە هەموو ژوورەکان خۆبەخشی لێیە لەگەڵ مقیمەکان و سینیەریشی لێیە شان بەشان یارمەتی ئەو نەخۆشە ئەیین ئەگەر هیچ کێشەیەکی هەبێت چاکیەکەین پڕکردنەوەیە لەم ژوورە بۆی پڕەکەینەوە هەروەها هەڵکێشان نیشتانی بۆ هەڵەکێشین ژووری پاکردنەوەمان هەیە بۆی پاکینەوە. هەموو زەحمەتی و بەرپرسیارەتی لە بەرامبەر مەترسیە و کاری دەیکەن خۆیان لە ئاستۆی دەگرن. سەرەڕای خۆبەخشی و بێ بەرامبەر کارکردنیان لەو خزمەتایی دەیکەن. ئەوان لە سەربازی ون چیرۆکیە و کارە مرۆڤ دۆستانانیان نیشان دەدەن. ئێمە وەکو سەنتەری شۆڕشی دانی فێرکاری عەدەدێکی زۆر خۆبەخشیمان لەلایە وەکو پزیشکی مەشقکاری دان کار دەکەن لە لای ئێمە ڕۆژانە ئیش و کاری هاوڵاتیان بەڕێ ئەەکەن و خزمەتگوزاری دەمودان پێشکەش بە هاوڵاتیان ئەکەن. بەڕاستی ئیشێکی زۆر باش ئەکەن و زۆر ماندوو ئەبن لەگەڵمانە و وەکو هەموو کەس ئەزانێت کە ئیشی تەندروستی دەمودان پەیوەندی هەیە بە تەندروستی هاوڵاتیانەوەیە و ئەم پزیشکانە ڕوبەڕووی شتی زۆر ئەبنەوە ڕۆژانە وەکو بڵین ئەو حاڵەتانە کە تووشیان ئەبێ بڵین ئەو نەخۆشانانی کە سەردانمان ئەکەن ئیشی باشیان بۆ ئەکرێت خزمەت گوزاریان پێش ئەکرێت و بەڕاستی ئەمانە خۆنەویستانە کارەکانیان ئەنجام ئەدەن بێ چاوەڕوانی هیچ پاداشتێک لە هیچ لایەنێکەوە. بەڕاستی ئێمە وەکو سەنتەری شۆڕشی دان وەکو بەڕێبەراتی گشتی تەندروستی زۆر سوپاسیان ئەکەین کە کارێکی زۆر پیرۆز ئەکەن ڕۆژانە لێرە. هەروەها ئەم پزیشکانە لەگەڵیانە بڵین ئەو پزیشکانی کە لێرە کار دەکەن هاوکاری یەکترین ئیشەکە بەبێ یەکتری ناتوانن بکرێت. ئێمە وەکو بڵین ئیدارەی سەنتەرەکە بەبێ ئەو خۆبەخشانە ناتوانین کاری ڕۆژانەمان ئەنجام بدەین. چیرۆکی ئەو گەنجە خۆبەخشانە پڕە لە ئازار و ماندوێتی و بەرپرسیارەتی. ئەو خۆبەخشانە بێ بەرامبەر وەک ئەرکی مرۆڤایەتی هەڵدەستن با لە ئامێزگرتنی هەموو ئەو کەسانەی کە بەدەست ئازار و نەخۆشیەکانی ددان دەناڵێنن کاتێک ڕوو دەکە ناو شوێنە بۆ وەرگرتنی چارەسەر.
زۆر جار نەخۆش دێت یا کەسێک دێت چارەخوازێک دێتە ئەم نەخۆشخانەیە وا هەستەکە یاوا خۆی دەرێبڕەکەم دکتۆرەکە مەمنونی ئەم نەخۆشەیە لە کاتێکدا کە ئەمە بە پێچەوانەیە و ئەو دکتۆرە خۆبەخشانە بە خواستی خۆیان لەسەر پارەی خۆیان لەسەر دەرامەتی خۆیان دێنە نەخۆشخانەکە و چارەسەری چارەخوازەکانەکەن و هیچ شتێکیش لە مقابلا وەرناگرن تەنها ئەوەی کە ئەیان هێنێتە خەستەخانە و ئومێدەیە کە بەداهاتوو هەیەە ئەو دڵسۆزیەیە کە ئەینوێنن ئەو ئەزمونەیە کە ئەیانەوێ فێری بن و نەخۆشخانەکەش هەر هەمووی لەسەر زۆری نەخۆشخانەکەش لەسەر ئەم خۆبەخشانە وەستا و پایەیەکی سەرەکی نەخۆشخانەکەمان ئەمەی خۆبەخشان ئەمیشاکەین بە خواستی خۆمان بە دڵسۆزیەکین ئێمەش باشە زانین بازێ نەخۆش هەیەت مەسەلەن قسەیەکی ناخۆشەکات یان لەبەر ئازارە تۆزێک تووڕێە بەڵام ئێمە دڵسۆزین لەگەڵیان یارمەتیان ئەین ئیشێکی زۆر چاکیان بۆکەین ئێمە شک و مقیمێکی ئەتیادی سەعاهشتنی بەیانی یەینە خەستەخانەکە پەنجەمۆرەکەین و زۆر بە جوانی ئیشی خۆمانەکەین بە دەقیقی ئیشەکەین بە دڵسۆزی بەعزێ نەخۆش وەکو بۆم باسکردی هەیە مەسەلەن مودی تەواو نییە ئازارەکە بێزاری کردووە بەڵام ئێمە ناڵین ئێمە خۆبەخشین پارە وەرناگرین بە هەچ ئیشێ لێ بیکەین وانە بە دڵسۆزی ئیشەکەین بە جوانی ئیشەکەی بۆکەین من ئاگام لێ خۆبەخشەکانی ئەم خەستەخانەیە زۆر ئیشێکی جوانەکەن و نەخۆشەکان زیاتریان ڕازین. هەموو چارەسەرێکی تەندروستی بە خۆڕایی لەلایەنە و گەنجانە بۆیان ئەنجام دەدرێت لەو کارە خۆبەخشیەش هیچ دەستکەوتێک بەدەست ناهێنن تەنها ڕۆژوانەکەی مرۆڤایەتی نەبێت کە بەهاناوە چوون و لە باوەشگرتنی نەخۆشەکانە. وا بۆ ماوەی ساڵ و نیوەکە بێ تقریبا نەبێ بە 2 ساڵیش وەکو خۆبەخشی لەم سەندەری شۆڕشی دانی شەکەین بەبێ بەرامبەر بۆ نەخۆشەکانی شەکەین. ماوەی ساڵێکە لە سەنتەری شۆڕشی دانی فێرکاری وەکو خۆبەخش ئیشەکەم من و هاوڕەکانم لەم خەستەخانەیە بە خۆبەخش ئیشەکەین ئامانجمان خزمەتکردنی خەڵکە. ئەم نەخۆشخانەی ئێمە هاوکات لەگەڵ پزیشکە مەشقکارەکانە نیوەنیوی ڕێک خۆبەخش بەڕێوەی ئەبا ئەگەر کاتێکە پزیشکە مەشقکارەکان لەم نەخۆشخانەیە نەمێنن بەسەرکی ئامێت و تەنها بەسەر خۆبەخش ئامێنێت و کە حاڵەتی وامان هەبووە ئەگەرم خۆبەخشە دڵسۆزانە نەبن ئەم نەخۆشخانەیە بەڕێوە ناچێت و زۆرینەی زۆری کاری ئەم نەخۆشخانەیە خۆبەخشەکان بەڕێوەی ئەبن هەر لە کارە بچووکەکانەوە بیگرێت تا گەورەترین کارەکان تا کارە قورسەکان وەکو نەشتەرگەری و هەموو ئەو شتانەی ترکە لەم نەخۆشخانەیە ئەکرێ و ئەمانەش لە هەر هەمووی بەبێ بەرامبەر ئەکرێ تەنها لە دڵسۆزی ئەو خۆبەخشانەوە ئەکرێ و لە هیچ بەرامبەرێکیش وەرناگرن لە بەرامبەردا. دڵسۆزی و خۆبەخشی و گەنجانە بۆتە جێگای دڵخۆشی بەڕێوەبەتی و کارگێڕی تەندروستی ئەو شارە کاتێک شان بەشانی کارمەند و پزیشکانی تر ئەو خزمەتە دەکەن چونکە بەهۆی ئەو کارە خۆبەخشیە ڕۆژانە تیمارکردنی برینی سەدان کەس و چارەسەرکردنی چەندین حاڵەتی زام و ئێش و ئازار لە ددانی منداڵان و پیر و پەکەوتە و خەڵکی کەم دەرامەت و قەزا و ناحیەکانیش چارەسەر دەکەن. ئێمە وەکو بەڕێوەبەتی سنتەرەکە بە هەموو شتێک هاوکاری ئەو خۆبەخشانە ئەەکەین و یارمەتیانین و هاانیان ئەیان کە بێن کاری خۆبەخشی بکەن بەڕاستی و کارێک ئەوانەکەن کارێکی پیرۆزە سوودی هەیە بۆ هەموو هاوڵاتیان بە هەموو شێوەیەک ئێمە پشگیریان ئەەکەین و کار ئاسانیان بۆکەن کە بێن لێرە کارکەن و ئیش بکەن و بە هەموو شێوەیەک هاوکاریان ئەەکەین. ئامانجی یەکەممان ئەوەیە یارمەتی هاوڵاتیان بین لە هەمان کاتشە ئێمە ئەزمون وەرگین کە ئەزمونیشمان وەرگرت کواڵیتی ئیشەکەمان باشترە بێ و هەر هاوڵاتیانش ئیسفادەی لێکەن بۆ داواکاریش ئەو داواکاریەمان نییە مەسەلەن تەعیین بین ئەو شتانە چونکە ئەوە مافی خۆمانە
ئەوە نییە داوایکەین بەڵام داواکاریەکەمان ئەوەیە کە سپۆرتێ وەرگین لە حکومت ئاگای لە ئێمە بێکی ئێمە بەیانیان یەی بۆ خستەخانە هەموو ڕۆژێ وەکو مقیمێکی ئەتیادی ئیشەکەین بازێ خۆبەخش هەیە ماڵیان دوورە بە تەکسیەت و ئەڕوە بازێکیان بە پاسێت و ئەڕوە پارەی گرفانی خۆی ئەیاد زۆ هیلاکێ بێت ئێمە چیمان ئەوێ لە حکومەت هەر سپۆرتێکمان ئەوەیە کە ئاگای لە ئێمە بێت ئەگەر دیراسە هەیە سکولەرشیپێکمان بۆ پیاکات ئەو شتێکی زۆر باشە بۆ دکتۆر ئەم ئاستی زانستیمان بەرزتریش ئەبێت و کواڵەتی ئیشەکەشمان بەرزترە بێ و لە ئاخیرا هەر خۆی هاوڵاتی ئیسفادەمان لێکە. ئەو کچوکڕە خۆبەخشانە بوونەتە هۆکارێکی گرنگ بۆ پڕکردنەوەی هەموو بۆ شای و کەم و کوڕیانەی بواری تەندروستی لە ڕووی کارمەند و پزیشکی پێویست لە هەموو بەشە گرنگەکانی ئەو نەخۆشخانەیە. خۆبەخشەکان لێرە ڕۆڵێکی سەرەکی لە هەموو بەشەکانی ددان لەو نەخۆشخانەیە دەگەڕن تا قورسترین کار کە ئەنجامدانی نەشتەرگەریە. ئێمەی خۆبەخش دابشکراوین سەر بەشەکانی ئەم خستەخانەیە یەکێ لەو بەشانش خۆی بەشی نەشتەرگەریە باز نەخۆش هەیە یەت نەشتەرگەری پێویستە ئەم ئیشەش ئیشێکی قورسە بەڵامی خۆبەخش هەوڵێکین ئیشێکی چاکی بۆ بکەین بە سەلامەت دانەکی بۆ هەڵکەشین بە نەشتەرگەری و دوای ئازاری نەمێنێت و سەحەتی بەرەو چاکی بڕوە. ئامانجمان ئەوەیە کە یارمەتی نەخۆشەکان بین ئازاری دانیان نەمێنێت و لە هەمان کاتیشا بۆ خۆشمان باشە کە ئەزمونمان زیابێت کە ئەزمونیشمان زیاب و ئەو ئیشەی کە یەکەین بۆ هاوڵاتیان کواڵەتیەکەی بەرزتریش ئەبێ لە هەردوو حاڵەتەکە هاوڵاتیان خۆیان سوودمەند دەبن. ئەو خۆبەخشانە کە بوونەتە هیوای مرۆڤانەی کە ئێش و ئازار و زامی قورس بەرۆکی گرتوون لێرە شەو نخۆنی دەکرێت بۆ چارەسەر و کەمکردنەوەی ئێش و ئازاری ئەو دەردەی کە نەخۆشەکان بەهۆیەوە ڕوو لە نەخۆشخانە دەکەن و هانا بۆ خۆبەخشانە دێنن. بعضی نەشتەرگەری هەیە زۆر قورسە مەسەڵەن نەخۆشەکە بە تەمەنە شەکرەی هەیە ئەمەلیاتێکی بۆ کراوە پێشتر بەڵام ئێمەی خۆبەخش بە هێمنی ئیشی لەگەڵەکی مە دڵسۆزی چی فەحس هەیە پێڵێن بیکە لەبەر باشترین نەتیجە بگەین پێی ئێمە و نەخۆشەکە. ئەو نەخۆشخانەیە ڕۆژانە سەدان نەخۆشی پیر و پەکەوتە و منداڵ و ئافرەت و گەنج ڕووی تێدەکەن بۆ وەرگرتنی چارەسەر و پشکنین و نەشتەرگەری و وەرگرتنی تیشک.
لەم خەستەخانەی من ئاگام لێ ئەگەر نەمێنن گۆشایەکی زۆر گەورە دروستە بێ بەڵام سپاس بۆ خوا ئیشی خۆیانەکەن بە دڵسۆزی هەشتنیەوە تایەکی نیۆڕۆ ئیشەکەن و زۆر جوانش ئیشەکەن. ئەو هەموو پشکنین و چارەسەری و نەشتەرگەریە بە تەنها بە کارمەندانی فەرمی نەخۆشخانەکە ناکرێت لەبەری کەمی کارمەند و پزیشک و زۆری ژمارەی نەخۆش و فراوانی سنوورەکە. بۆیە ئەو خۆبەخشانە هەموو ئەو کەم و کوڕی و بۆشایانیان پڕ کردوێتەوە و باری حکوومەت و دەستگا تەندروستیەکانیان سوکتر کردووە بە شێوەیەک کە بەنەمانی ئەو خۆبەخشانە ڕەنگە نەخۆشخانەکان پەکیان بکەوێت و نەخۆشێکی زۆر بێبەش بن لە وەرگرتنی مافی چارەسەر و پشکنی. ئێمە ئیشەکەمان قورسە زۆر کێشەی تێیە بەڵام لە هەمان کاتە هیچ سۆپۆرتێک وەرناگرین هیچ دەستخۆشیەک وەرناگرین ئێمە و ئیشە ناکەین لەبەر دەستخۆشی وەرگرین یان شتێک وەرگرین لە حکوومەت بەڵام شتێکی خۆشە لە دوای ئەو هەموو هیلاکیە کە تۆ ئەیکەیت کە خۆبەخشەی کات یارمەتی هاوڵاتیان یارمەتی کەرتی تەندروستی ئەیات دەستخۆشیەک وەرگێ بەڵام هەر ئەوەشمان دەست نەکەوتۆ بێت شێوەیەک. ئەو گەنجانە سەر ڕێکخراپی گوزەرانیان و دووریە ڕێگای هاتوچۆیان بەڵام بەردەوامن لە بەجێگەیاندنی و خزمەتەی کە بۆی تێدەکۆشن سەرڕای قورسی و زەحمەتی دۆخی گوزەران و ژیانیان بە تایبەت بەشێکیان خاوەن منداڵ و خێزان و لە هیچ شوێنێک دانەمزراون. کێشە و معاناتمان زۆرە ئێمەی خۆبەخش یەکەمیان ئەوەیە کە داهاتوومان دیار نییە ئەوەش وای لێ کردوین تۆزی ئۆمێدمان نەماوە بەڵام لە هەمان کاتە چکە ئێمە یارمەتی هاوڵاتیانین ئەوە یارمەتی یاوین بەڵام ئەبێ باسی کێشەکانیشە بۆ بکەم لێکی ئەوەیە هاتوو چوومان هەیە بە تەکسیەت و ئەڕۆکومۆن باس کردی بە پاسێت و ئەڕوات بە پێێت و ئەڕوا زۆ قورسە لە هەمان کات شەوکو بووم باس کردی هیچ سۆپۆرتێک نییە لە حکوومەت لە هیچ کەسێکە نا سپاسێکمان بۆ هاتووە هیچ بە هیچ شێوەیەک. سنتەر ئێمە سنتەرێکی خزمەت گوزاریە واتە ئێمە خزمەتێک پێشکەش بە هاوڵاتیان ئەکەین. ئێمە پێسمان بە هاوکاری ئەم خۆبەخشانەیە بۆی بتوانین بەردەوام بین لە کارەکانمان. کاری ڕۆژانەمان کە خاوڵاتێکی زۆر و ئەکاتە ئەم شوێنە داوای چارەسەر ئەکا ئێش و ئازاری هەیە پێویستیەتی کە یەکێک چارەسەریکە بەڕاستی خۆبەخشەکان کارێکی زۆر باش ئەکەن لەمە ڕۆژانەیان داوامی خۆیان ئەکەن ئیشی خۆیان ئەکەن بە مەزبوطی و بە ڕێکوپێکی ئەو خزمەتانە پێشکەش بە هاوڵاتیان ئەکەن. ئەمە دیاری بەرنامەی سەربازی وونی کەناڵی کوردستان 24 پێشکەشە بۆ خۆبەخشانێک کە ڕۆژانە کار ئەکەن لە سنتەرەکەمان و ئیشێکی خۆبەخشی ئەکەن لەگەڵمانە ئێمە زۆر سپاسیانەکەین جێگەی سەربەرزی ئێمەن هیواداری نمونەتان زۆر بێ و بەردەوام بن لەم کارە پیرۆزە دکتۆر.